لا تەوریەکەمی بەڕنامەی بانی باش کوردستان لە بازە فیستیڤاڵی پاییز دەکەین زانانی فیستیڤاڵەکە بەرەو بوومە یاخود بەرهەمە ناوخۆیەکان خۆ دەگرێت زیاتر بەربوومەکان چین کە پیشانی هاوڵاتیان دەدرێت هەروەها کە ئەمڕۆ وا بڕیارێک کەم ڕۆژ بێت تا چەند ڕۆژ دەخایەنێت کاتژمێرەکان چەند بۆ چەنن بێگومان ئەمە تەوریەکەمی بەرنامەی بانی باش کوردستان دەبێت کە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە و ڕواوردەکای زیاتری ئەم بابەتە وەردەگرم بە میوانداری ساکار حەمەکەریم سەرپرشتیاری فیستیڤاڵ کە بشێکی ڕاستەوخۆ لە هەر لە سلمانیەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لێبێ و بانیت باش سپاس بۆی کە لە تەوریەکەمی بەرنامەی بانی باش کوردستاندا بەشداریت. ئەمێ سەرەتا باز لە فیستیڤاڵی پاییزەمان بۆ بکەیت کە لەگەڵەوەدا من لە دەستپێکدا باسم لەوە کرد کە بەربوومە ناوخۆیەکانە خۆ دەگرێت، بەڵام ئەمێ زانیاری زیادەتر لە زاری ئێوە وەربگرم. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی ئێناسی. بەڵێ وەک ئەزانن ئێمە هەموو وەرزەکان یعنی هەر وەرزە و فیستیڤالێکی تیا ئەکەین. ئەمەش فیستیڤاڵی پاییزەی ناساندن و بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیەکانە لە شاری سلێمانی. هەڵبەت ئەمڕۆ کە ڕۆژی چوارشەمەیە لە سەعات 10 بەیانی ئەم فیستیڤاڵە ئەکرێتەوە هەتا سەعات 10 شەو بۆ ماوەی 5 ڕۆژ، واتە ڕۆژانە لە سەعات 10 بەیانی هەتا 10 شەو ئێمە لە پێشوازی میوانەکان ئابین. ئەوانەی ئەو بەشداربانەی کە لێرەن لە شارە جیاجەکانی کوردستانەوە هاتوون زۆری ناو شاری سلێمانیە، هەندێکی ناو هەورامان و بیارە و دوهۆک و زاخۆ و هەموو شارەکان. بەرهەمەکان زۆری ناوخۆن، کارگەی ناوخۆیمان لەگەڵا و ئەو کەسانی کە خاوەن براندی ناوخۆن، هەڵبەت بە گشتی هەمووی بەرهەمی ناوخۆی. هاتو ساکار لە قسەکانت ئەماژە بۆ کرد کە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامی دەبێت، تەنها ئەمە لە شاری سلێمانی دەبێت. ئەم فیستیڤاڵی پاییزە لە ماوەکانی ڕابردوودا لە پێنجێنیش بە هەمان شێوە فیستیڤاڵی پاییزە بوونی هەبوو. لە دوایی سلێمانی لە هیچ شارێکی تر یاخود ناوچەیەکی تر بەم جۆرە فیستیڤاڵی پاییزە و زنجیرەیەک بڕوات؟ بەڵێ ڕاستەکەی وەک خۆمان ئێمە بە حکمەوەی خەڵکی شاری سلێمانین، فیستیڤاڵی پاییزەی ئێمە لە ناو شاری سلێمانیە، بەڵام بەڵێ هەر لە دوا بەدوای ئێمە لە شاری ڕانیا و لە چەند شارێکی ترش فیستیڤاڵی پاییزە ئەنجام مەدرێ، بەڵام وەک ئێمە وەک سەرپرشتیار ئێمە بەشدارنی. باشە، وەکو ئێوە سەرپەرشتیاری فیستیڤاڵەکە ئەنجام بدەن، تەنها لەم فیستیڤاڵە بەربووم یاخود بەرهەمی ناوخۆیە، جگەلەوە چی تریش بۆ هاوڵاتیان نمایش دەکرێت یاخود پیشانی هاوڵاتیان دەدرێت؟ بەڵێ وەکوتم هەمووی بەرهەمی ناوخۆیە و لەگەڵ ئەوەیە ئێمە مەشتلمان لەگەڵا، کتێبخانە و قرتاسیەمان لەگەڵا و ئەو خاتونانەمان لەگەڵا کە ئیشی دەست چنین و دوورین و ئەم بابەتانە ئەکەن و چەند خاتونێکمان لەگەڵا کە خاوەن براندی ناوخۆن، خاوەن براندی کوردین لە بواری مەیکەپ و جوانکاریە. باشە، بەرهەمەکان یاخود بەربوومەکانتان زیاتر چی لە خۆ دەگرێت؟ ئایا ئەو بەربووم و بەرهەمانەیە کە لە وەرزی پاییزدا لە وەرزی پاییزەن واتە لە وەرزی پاییزە دەست دەکەن بە گەشەکردن یاخود دەدرێت بە هاوڵاتیان زیاتر ئەو بەرهەمانە دەگرێتەوە کامانن؟ لە هەمان کاتدا گەر باسی نرخەکانیشمان بۆ بکەی بە گشتی چۆنە؟ سوپاس دەکەی. بەڵێ هەڵبەتە ئەو بەربوومانەی کە لە وەرزی پاییزا هەیە، هەنارە، گوێزە، ئەمانە هەمووی وجودی هەیە لە ناو فیستیڤاڵەکە، زایدەن، ڕۆبە هەنارە، دۆشاوە و بەرهەمی کارگەی ناوخۆیمان لەگەڵا بەرهەمی پاکەرەوەی هەیە، کلێنسە و شامپۆیە، ئەم بابەتانە هەمووی لێرە نمایش ئەکرێ. بەڵێ، ئایا لێرەدا چەند کۆمپانیا بەشدارن؟ ئێوە وەکو خەمڵاندتان بۆ کرد بێت کە ئەمڕۆیەک و ڕۆژاکە ئێوە ڕێخستنتان بۆ کردو چەند ڕۆژێک لەمەوبەر توانیتانە ئەو خەمڵاندنە بکەن چەند بەرەوبووم تیایدا بوونی هەیە، چەند جۆرە، لە هەمان کاتدا چەند جوتیار و چەند کۆمپانیاش بەشداریان لەم فیستیڤاڵەدا کردووە؟ بەڵێ وەکو کۆمپانیا ئێمە هیچ کۆمپانیایەکمان بەشدار نییە، بەڵام وەکو کارگە ناوخۆیەکان 3 بۆ 4 کارگەی ناوخۆیەمان لەگەڵا، هەروەها 2-3 خاتونمان لەگەڵا خۆیان خاوەنی دوکانی خۆیانن، خاوەنی بەرهەمی خۆیانن کە ئەمە جێی دەستخۆشیە کە ئافرەتان
وجوتیان هەیە لەناو ئەم جۆرە فیستیڤالانەیە 11 هەنگەوانمان لەگەڵە کە ئەمەش شوێنێکە بۆ بە بازارکردنی بەرهەمی هەنگ بۆ بە بازارکردنی هەنگوین کە بەڕاستی زۆر زەحمەتە ئێمە بتوانین هەنگوینێکی ساغمان دەستکەوێت لە بازارە. بەڵێ کاتە لێرەدا ئەمەژە بۆ کرد خانمانیش تایدا لەم فیستیڤالەدا بەشدارن لە فیستیڤالەکەی پێنجوان کە بەڕێوە چوو خانمان بە خواردنی جۆراوجۆر یاخود بە شیرینی جۆراوجۆر هەوڵیاندا ئەو خواردنە کوردیانە پیشانی هاوڵاتیان بن یاخود ئەوانەی سەردانیکەرن لە ناوچە جیاجیەکان یاخود ئەوانەی کە بە هیچ لە کولتوری کوردی شارازانین ئەوانی لە دەرەوە هاتوون توانیان ئاشنایەتیان هەبێ پێیانەوە. ئایا لەم فیستیڤالە دەشتێکی وا بوونی هەیە؟ بەڵێ هەڵبەتە وەکوتم ڕێژەی بەشداریکردنی ئافرەتانە فیستیڤالە بە ڕێژێکی زۆر بەرچاو دیارە وەکو خواردنەکانیش بڵێ خواردنی کوردەواری هەمووی لێرە شیرینیەکان ئیشی دەست و تەنانەت لێرە خاتونێکمان سەر و پێش لێ ئەنێ بۆ میوانەکان. بەڵێ ئەوەی لەم فیستیڤالە کە من لەسەری خوێندەوە ئەوەی سەرنجی ڕاکێشام ئەو بوو کە پشکنینی خوێن لە هەمان کاتدا شاکرە و جۆرەکانی تر پشکنین لەم فیستیڤالە ئەنجام دەدرێت. چۆن بوو ئەم جۆرە پشکنینانەتان ئێوە ئامادە کردووە کە بتوانن هاوڵاتیان بێ بەرامبەر ئەم جۆرە پشکنینە جۆر بە جۆرانە ئەنجام بدەن؟ بڵێ سەرتا دەستخۆشی بۆ وەزارەتی تەندروستی بۆ لقی سلێمانی کە ئەوان کۆمەڵێک دکتۆر و معاون تووبیان بۆ ئێمە نردووە کە ئەوان لێرە بەبێ بەرامبەر پشکنینی زەخت و شەکرە و لێدانی دڵ و هەندێک جۆری تری پشکنین بۆ میوانەکان ئەکەن و هەڵبەتە ئەمێ باسی ئەوەش بکەم هەر لە ناو کارگەجگەرا خۆی سنتەری پێدانی ڤاکسینی کۆرۆنا هەیە بۆ هاوڵاتیان. ئێمە لەمەوەی ئەم 5 ڕۆژەیە هەر هاوڵاتیەک بێت بۆ پێدانی یان بۆ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا ئێمە لە ڕێگەی تیروپشکەوە هەموو شەوێک کەسێک ئەبێتە خاوەنی بەرهەمێکی ناوخۆیی فیستیڤالەکەمان. ئەمەژە بۆ کرد کە بێتە خاوەنی بەرهەمی ناوخۆی فیستیڤالەکە ئەوەی کە ڤاکسین وەربگرێت لەو فیستیڤالە یاخود چۆنە؟ بەڵێ وەکوتم لێرە هەرخۆی سنتەری پێدانی ڤاکسینی کۆرۆنا هەیە لە ناو کارگەی جگەرە کە ئەمە بە دایمیە بەڵام ئەو کەسانەی لەماوەی ئەم 5 ڕۆژی فیستیڤالە ئێمە بێن بە ڕێگەی تیروپشک ئەمنە خاوەنی خەڵاتەکە. باشە ئەوانەی کە سەردانیکەرن بۆ ئەم فیستیڤالە هەمویان ئەو هەلایان بۆ دەرەخسێت کە بتوانن ڤاکسینی ڤایزەر لەوێدا وەربگرن یاخود ئێوە چۆن ئەم ڤاکسینی ڤایزەرە بۆ هاوڵاتیان بەڵێ بێگومان هەمووی نەخێر بەبێ هیچ مەرجێک وەکوتم ئەمە خۆیان سنتەری تەندروستی هەر خۆیان بەدایمی لێرن کە ڤاکسینی کۆرۆنا ئەدەن بە خەڵک بەڵام لەم 5 ڕۆژە هەر هاوڵاتیەک بێت تەبعاً پێشتر ڤاکسینی وەرنەگرت پێ بچێ لەم 5 ڕۆژەی ئێمە جۆرحەی یەکەمی ڤاکسینی کۆرۆنا وەرگێ هەر شەوە و کەسێک ئەبێتە خاوەنی خەڵاتی فیستیڤالی پاییزەی بەرهەمە ناوخۆیەکان. بەڵێ ئێوەکو خۆتان وەکو سەرپەرشتیاری فیستیڤال توانراوە ئەم بڕە زۆرە ڤاکسینە بەتایبەت لە جۆری ڤایزەر ئێوە دابینیت بکەن و بتوانن هاوڵاتیانی بێبەش نەبن؟ بەڵێ وەکوتم ئێمە دابینمان نەکردووە هەر سنتەری تەندروستی بۆ خۆیان هەر وەزارەتی تەندروستی بۆ خۆی دابینی کردووە و لێرە بە دایمی ینی بە ڕۆژانی دایمی جگە لە فیستیڤالی ئێمەش ئەم ڤاکسینی کۆرۆنایە ئەدەن بە خەڵک لێرە. باش ئێوە وەکو سەرپەرشتیاری فیستیڤالەکە پەیامتان چیان سەبارەت بۆی کە هاوڵاتیان لێرە بەرهەموو یاخود بەربوومە ناوخۆیەکانیان بەردەست بکەوێت و بیترن وەک لە بەرهەمە جۆر بە جۆرەکانی تر لە هەمان کاتێگریدی ئەم فیستیڤالانە خۆی لە خۆیدا چی دەبینێتەوە؟ بەڵێ هەڵبەتە من هەمیشە پێشنیاری ئەوەکەم کە هاوڵاتیانی خۆمان بەرهەمی ناوخۆی خۆمان بەکاربێنن زۆر زۆر لەوە دڵنیابن بەرهەمی ناوخۆی خۆمان لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کوالیتیەوە زۆر زۆر باشترە لە بەرهەمی هاوردە ئەوانەی هاوردن بەڕاستی ژەهرن یعنی حساب کە تۆ نازانیت لەکوێ و لە کێ دروستی کردووە
بەڵام ئەوانەی کە لەم فیستیڤالان هەمووی خاوەن ینی وە بەرهێنەکە هەموو ئەو کەسانە ئەناسیت کە بەرهەمەکەیان بەرهەمێناوە و عادەتەن لێرە زۆرترین پێداویستی دەست ئەکەوێ هەم لە وەگوتم هەم لە پاکەرەوەی ناوماڵ هەم لە خواردن هەم لە بەرهەمی ئەو خاتونانەی کە ئیشی دەست و چنین و ئەواکەن. بەڵێ ئەم فیستیڤاڵەیە بە ناوی فیستیڤاڵی وەرزی پاییزێ ئایا هەموو وەردەیەکی پاییز ئەم فیستیڤاڵە ئەنجام دەدرێت یاخود بەپێی وەرزەکانی تر ئێوە فیستیڤاڵی جۆر بە جۆر ئەنجامێن پێم وابوو لە ڕابردوودا ئێوە یەک فیستیڤاڵی لەم هاوشێوەتان ئەنجامدا بەڵێ ئێمە هەر وەرزە و فیستیڤالێک وەک ئاشکرایە ئێمە ئەمە بۆ 8ەم فیستیڤاڵی شەشەیە کە هەر وەرزە و ئێمە فیستیڤالێکمان کردووە هەر 3 مانگ پێش ئێستا ئێمە لەناو پارکی ئازادی فیستیڤاڵی هاوینەی بەرهەمە ناوخۆیەکانمان ئەنجامدا کە زۆرترین سەردانی کەری هەبوو لە ینی لە ماوەی ڕابردوو کە ئێمە فیستیڤالمان کردووە ئەمەش هەر بە هەمان شێوەی فیستیڤالەکانی پێشومان ئەو بەروبوومانە و ئەو کەسانەی تایە کە خاوەن بەرهەمی وەرزی پاییزن. بەڵێ تو ئاماژە بۆ کرد کە ئەمە 8مین فیستیڤاڵە ئێوە ئەنجامی دەدەن ئایا هەمویان وەکو تو تازە ئاماژەپێک بۆ بەرهەموو بەربوومە ناوخۆیەکان هیچ کار و چالێکێکی تری ئەنجام نادرێت لە هەمان کاتدا وەرزانەیە ئەم فیستیڤاڵە واتە بەپێی گۆڕانکاری وەرزەکان ئێوە فیستیڤاڵێک ئەنجامەیە. بەڵێ فیستیڤاڵەکانی ئێمە هەمووی بۆ ناساندن ئەنج بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیەکانە وەگوتم بەڵێ ئێمە ئەمە بۆ 8ەم فیستیڤاڵە چێ ئەمەش فیستیڤاڵی پاییزەیە هیچ چالاکێکی تریتیان نەگرێت تەنها هەندێک ئیرشادات و ڕێنمایی بۆ خۆپارێزی بە ڤایرۆسی کۆرۆنا و هاوکاریکردنی یەکتر لەناو ئەم فیستیڤاڵانەیە. بەڵێ وەکو ئێوە تا چەند گرینگە هەبوونی فیستیڤاڵ یاخود پێشەنگا و کار و چالاکی جۆرا و جۆردا بوونی هەبێت بۆ ئەوەی کە جوتیاران کە بەردەوام گەربێت و توێژیان لەگەڵ بەشێک لە جوتیاران بکەی باز لە سەختنەکردنەوەی بەرهەمەکان یاخود بەربوومەکانیان دەکەن ئەم فیستیڤاڵە تا چەند هۆکارێک دەبێت بۆی بتوانن بەرهەمەکان یاخود بەربوومەکانیان بە هاوڵاتیان بناسێنن لە هەمان کاتدا کێشەی ساختنەکردنەوەیان دانەبێت. هەڵبەتە ئەم جۆرە فیستیڤاڵانە پێش ساختکردنەوە یان پێش بە بازاڕکردنی بەرهەمەکانیان ئەبێتە هۆی ناساندنی خاوەن بەرهەم و بەرهەمەکانیشیان ئەنجا بە بازاڕکردنیان ئێمە هەمیشە وتومانە ئەم جیلەی دوایی زۆر لە بەرهەمی ناوخۆیی زۆر لە خواردنە کوردەواریەکانیان بیچۆتەوە یاخود هەر ناشی زانن کە چییە. ئەم جۆرە فیستیڤاڵانە ئەبێتە هۆی تازەکردنەوەی کولتوری کوردی ئەبێتە هۆی ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان بە هاوڵاتیانمان بە هاونیشتیمانیان ئەنجا بە بازاڕکردنیان. بەڵێ ئەم جۆرە فیستیڤاڵانە دەورێکی زۆر باشی هەیە بۆ بە بازاڕکردن و ساختکردنەوەی بەرهەمەکانی جوتیار و خاوەن بەرهەمەکان. بەڵێ ئەو سەبارەت بە خاوەن بەرهەمەکان و جوتیاران بەشێک خۆ ئاماژۆ پێک لێرەجە خانمان بەشدارن ئایا بەشداری خانمان لەم جۆرە کار و چالاکیوەکو ئێوە ئەزمونێکتان هەیە ئەمە 8مین فیستیڤاڵە چۆن دەبینیت کە بەشێکیان خاوەن براندی خۆیان بەشێکیان کاری ڕستن و چنینی تایبەتەکان بەهرەی تایبەتیان هەیە بەرەو پێشی خانمان چۆن دەبینیت لەم بوارەدا لە هەمان کاتدا ناساندنی بەشێک براند و بڵێن بەرهەمی نمونەی بە هاوڵاتیان. بەڵێ خۆشبەختانە هەتا ئەڕۆینە پێشتر لە ناو فیستیڤاڵەکانە ئێمە ڕێژەی بەشداریکردنی ئافرەتانمان لە ناو فیستیڤاڵەکانە بەرەو زۆرتر ئەڕوە ئەوانەی کە لێرەن بە حکمی ئەوەی کە وتم پێشتر چەند فیستیڤاڵێکمانێک کردووە هەمویان ئەم فیستیڤاڵانە وەک بەشێک لە ناساندنی بەرهەمەکانی خۆیان ئەبینن وەک دەرکەوتنی ئیشەکانیان دەرکەوتنی توانای خۆیان ئەبینن. بەڵێ ئێمە ڕێژێکی زۆر باش خاتونمان لەگەڵەکە خاوەن بەرهەمی خۆیانن خاوەن دوکانی خۆیانن و خاوەن ئیشی خۆشیانن. باشە بەپێی ئەزمموی خۆتان بە دەمەوتچوونی هاوڵاتیان یاخ سەردانی کەران کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە وەکو پێشببینی خۆتان چۆن دەبینیت؟
بەڵێ خۆشبەختانە لە هەموو وەرزەکانە کە ئێمە فستیڤالمان کردووە ڕێژێکی بەرچاو هاوڵاتیان بەشداریکەن لەبەرەوەی یەکەم ئەزانن کە ئەمە لەم جۆرە فستیڤالانە ڕاستەخۆ یەکەم لە دەستی خاوەن بەرهەمەوە خاوەن وەبەرهێنەوە بەرهەمەکانیان دەست ئەکەوێ و لەگەڵ ئەوەشا بە نرخێکی کەمتر لە بازار لەبەرەوەی ئەمان لە دەستی یەک لە دەستی خاوەنکارەکەی ئەکڕن وەک ئەوە نییە لە بازار بیکردن و لە حسابکە لە دەستی دوی ئەکڕن خۆشبەختانە ینی هاوڵاتێکی زۆر زۆر دێنن ئەم جۆرە فیسیڤالەوە و جگە لە شتکڕین بۆ خۆشی خۆشیان بۆ بینینی بەرهەمەکانی هاوڵاتیان و بۆ خواردنی ئەو خواردنە کوردەواریانە کە لێرە دروست ئەکرێ سەردانی ئەەکەن. ئێوە وەکەوەی کە هەشتمین فستیڤالە ئایا هیچ گۆڕانکاریەک دەبینی بۆ منە لە فستیڤاڵی یەکەم بۆ فستیڤاڵی دووەم سەردانیکەران بەرهەمەکان یاخود بەربوومەکان وەکو پێشبینیش ئەم ساڵ هیچ جیاوازیەک دەبێت کە وەکو پێتان وابێت لە ساڵانی ڕابردوو لە فستیڤاڵەکانی ڕابردوو کە ئێستاش دۆخی کۆرۆناش بوونی هەیە. بەڵێ هەتا ئەڕۆینە پێشەوە فستیڤال بە فستیڤال خۆشبەختانە ئەوانەی کە لێرەن ئەبنە ڕێنیشاندەری خەڵکانێکی تر ئەو بەشداربوانەی کە لێرەن وەک وانەیەک ئەبێت بۆ ئەو کەسانەی کە توانایان هەیە کە بەرهەمیان هەیە و نایەنەوێ یان ناتوانن دەرکەون ئێرە ئەبێتە شوێنی دەرکەوتنی ئەوان ئەو بەرەو پێشچوونەی کە من بینی ومە هەتا ئەچینە پێشەوە ڕێژەی بەشداربووان یان خاوەنکار زۆر زیاتر ئێبێ. ئێمە هەفتەیەک پێش ئێستا بەڕاستی لۆدێکی زۆر زۆرمان لەسەر بوو کە خاوەن وەبەرهێنێکی زۆرتر هەبوون لە شارەکانی کوردستان کە ئێمەش بەڕاستی نەماتوانیوەجی زۆرترین کەس بکەینەوە لەبەرەوەی ئێمە شوێنمان مەحدود بوو کاتمان مەحدود بوو کاتی ڕخستنی فستیڤالەکەمان مەحدود بوو بەڵام ئەوەی جێ دڵخۆشیە کە ئێمە هەتا بین خاتوونی باشتر گەنجی باشتر ئەبنە خاوەن ئیشی خۆیان خاوەن بەرهەمی خۆیان. بەڵێ ئەوانەی کە بە تایبەت من ئەم پرسیارم لەسەر جوتیارانە زیاتر لە چ ناوچەیەکۆ ئەوان بەشدارن لەم فستیڤالەوە و تێبینی خۆتان؟ بەڵێ ئێمە ڕێژەی بەشداریکردنی جوتیارەکانمان کە ما بە حکومەوەی بەرهەمی پایزە لە ئێستاە بە شێوەیەکی زۆر زۆر بەرچاو پێ نەگەشتووە بەڵام ئەوەی کە لەگەڵمانایە لە منتیقەی شارباژێڕن. بەڵێ زۆر سپاس بۆ خات و ساکار حەمەکەریم سەرپەرشتیاری فستیڤال کە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیارە.